سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشت هێواڵەکانی ڕۆژی چوارشەمە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی گوشارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر هاوڵاتیان لە کوردستان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕەوانی چارەنووسێکی هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار، سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتێکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەر، ڕەتکردنەوەی ئینتەرنێتی چینایەتی لەلایەن چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا و زیانی گەورەی جوتیارانی بەلوچ لەژێر سێبەری سیاسەتی ناکارامەی ڕژیمدا. درێژەی هەواڵەکان بەردەوامی گوشارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر هاوڵاتیان لە کوردستان. بەپێی دوایین هەواڵەکان لە شارە جیاوازەکانی کوردستان لانی کەم 4 هاوڵاتی بە تۆمەتی جۆراوجۆر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە پەیوەندیدارەکان کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 4 هاوڵاتیە بە تۆمەتی هەڵگرتنی چەک، بەکارهێنانی ئامێری ستارلینک و هاوکاری لەگەڵ حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان دەست بەسەر و ژیانیان لە مەترسیدایە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسنامەیە و هاوڵاتیانە زانیاریە لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسێکی هاوڵاتی خەڵکی پیرانشار. بەپێی راپۆرتەکان هاوڵاتێکی خەڵکی شاری پیرانشار سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 4 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە بە ناوی عیزەدین پەسوپێش ڕێکەوتی 5 گوڵانی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی توندی و تیژەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕۆژنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتێکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەر. بەپێی راپۆرتی گەیشت و هاوڵاتێکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەر و خەڵکی شاری مەشهەد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. بۆ وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی ئیبراهیم دەوڵەت ئابادی بە تۆمەتی محاربە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و ڕێکەوتی حوتی گوڵان حکمەکەی پێڕاگەیاندراوە. جێگای ئاماژەیەکا و هاوڵاتیە هاوکار لەگەڵ 2 برا و کوڕەکەی لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و کە پاشان ئەندامانی دیکەی بنەماڵەکەی ئازادکراون. ڕەتکردنەوەی ئینتەرنێتی چینایەتی لەلایەن چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەوە. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین کانون و ئەنجومەنی پیشەیی لە ئێران سەرەڕای ڕەتکردنەوەی ئینتەرنێتی چینایەتی خوازیاری دەستڕاگەیشتنی هەموو هاوڵاتیان بەهێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بوون. بەپێی دوایین راپۆرتەکان کانونی پارێزەرانی ئیسفەهان و سمنان، ڕێکخراوەی نظامی پەرستاران و هەروەها ئەنجومەنی سنفی نگارکێشانی گرافیکی ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای ڕەتکردنەوەی وەرگرتنی ئینتەرنێتی چینایەتی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئاماژەیان بەوە کردووە کە هەموو هاوڵاتیان لە ئێران پێویستە ئیمکاناتی دەستڕاگەیشتن بەهێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بۆ دابین بکرێت و هەروەها جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتێک هەموو هاوڵاتیان ئەم مافەیان نەبێت ئەوانیش بەشداری لە پرۆژەکانی حکوومەتدا ناکەن. زیانی گەورەی جوتیارانی بەلوچ لەژێر سێبەری سیاسەتی ناکارامەی ڕژیمدا. بەپێی دوایین راپۆرتەکان کشاوەرزانی پارێزگای سیستان و بەلوچستان لەژێر سێبەری سیاسەت و بەڕێوەبەرایەتی ناکارامەی ڕژیمی کۆماری ئیسلامیدا زیانی گەورەیان بەرکەوتو و ژمارەیەکی زۆریان وازیان لە پیشەکانیان هێناوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە جوتیارانی پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی سیاسەتی پراوێزخستنی خەڵکی بەلوچ تووشی کێشەی فرۆشتنی بەرهەمەکانیان بوون و ئەمە زیانێکی مادی زۆرتر لە چەندین هەزار میلیارد تمەنی پێگەیاندون. لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە داخستنی سنوورەکان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کە ڕێڕەوێک بوو بۆ هەناردەکردنی بەرهەمە کشاوەرزیەکان بۆ دەرەوەی وڵات بوونەتە هۆی لە ناوچوونی چەندین هەزار تۆن بەرهەمی کشاوەرزی و زیانێکی زۆر بە خەڵکی گەیاندووە. ناڕەزایەتی کرێکارانی بەشی فەنی ڕێگەی ئاسن لە درود و ئەندیمێش.
ڕۆژی سێشەممە 8 گوڵانی 1405 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی بەشی فەنی ڕێگەی ئاسن لە شارەکانی درود و ئەندیمەشق تشت بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەسەکانیان بۆ ماوەی زیاتر لە چەند مانگ لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری پێدانی حەقدەست و مەزایای دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەینی شوێنی کار و هەروەها بایەقدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران بوون. گەمارۆدانی 35 ڕێکخراو و کەسایەتی پەیوەندیدار بە سیستمە بانکیە نهێنیەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 8 گوڵان 35 ڕێکخراو و کەسایەتی پەیوەندیدار بە سیستمە بانکیە نهێنیەکانی کۆماری ئیسلامی لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە گەمارۆخراوەتە سەریان. وەزارەتی دارایی ئەمریکا ئاماژە بەوە دەکات کە ئەو چەند ڕێکخراو و کەسایەتیە کە گەمارۆدراون سەرەڕای پەیوەندیان لەگەڵ سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەشداریان لە گواستنەوەی چەندین میلیارد دۆلار بۆ میلیشیاکانی کۆماری ئیسلامی کردووە و تەنانەت یارمەتی ڕژیمیان داوە کە پارەی فرۆشتنی نایاسایی نەوت وەربگرن. لە درێژەی ڕاگەیاندراوەکە جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە وەزارەتی دارایی ئەمریکا هەموو ڕێکخراوە کەسایەتی و شیرکەتە پەیوەندیدارەکان بە سیستمی بانکی نهێنی کۆماری ئیسلامی گەمارۆ دەدات و تەنانەت هەموو داراییەکانیان لە ئوروپا و ئەمریکا دەستی بەسەردا دەگیردرێت. دوایین هەواڵ بڕیاری درێژکردنەوەی ماوەی گەماروی دەریای کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکاوە. بە پێی دوایین هەواڵەکان سەرۆک کۆماری ئەمریکا فەرمانی بەهێزەکانی ئەمریکا داوە کە خۆیان بۆ گەمارۆ دەریایی درێژماوەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئامادە بکەن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا لە کۆبوونەوەکانی ئەم دواییەدا گەیشتووەتە ئەو ئەنجامەی کە درێژەدان بە گەمارۆکان سەرەڕای تێچوون و گوشارەکانی بە بەراوردە لەگەڵ دوو بژاردەکەی دیکەی مەترسی کەمتری هەیە و بە پێویستی زانیوە کە ماوەکەی درێژتر بکاتەوە. لە هەمان کاتدا ناوبراو ئاماژە بەوەی کردووە کە بۆ بەرزکردنەوەی گوشارەکان و لە ناوبردنی توانای بەرهەمهێنانی نەوت لەلایەن ڕژیمەوە ئەگەری هەیە گەمارۆکان چڕتر ببنەوە و ئەمەش باشترین بژاردەیە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.